بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمە وەکو کۆمەڵگەی بارزی ناوکمی هەستاین بەکردنەوەی یاریگایەکی نوێ لە کۆمەلگاکەمان بە میوانداری کاپتن شێرکۆ کەریم کاپتنی یانەی هەولێر یاریزانی منتەخەب عێراق خۆشحاڵ بووین بە هاتنی و یاری نهایی یاری کۆتایی کۆمەلگەکەمان بە ئامادەبوونی کاک برزۆ خاوەنی پرۆژەی کۆمەلگەی باز و کاپتن شێرکۆ بەڕێوە دەچێتن لە نێوان قوتابیانی پۆلی نۆ و قوتابیانی پۆلی دوازە ئامادە یەکەمە. دوای کۆتایی هاتنی یاریەکە لە نێوان پۆلی نۆی بنەڕەتی و دوازەی ئامادەیی لە خولی تۆپی پێ کۆمەڵگەی بارزی ناوکمی ئێستاش یاریەکە کۆتایی هات بە بردنەوەی قوتابیانی قۆناغی دوازەی ئامادەیی ئێستاش خەڵاتەکان دابەش دەکەین بەسەر قوتابیەکان و فەرموو.